دوو گروپ لە شاری سلێمانی کۆنسرتێکیان ساز کرد کە پڕبوو لە گۆرانی هەمەڕەنگ. ئەو دوو گروپە گروپی 12 جاز لەگەڵ گروپی میزۆ کە کۆنسرتەکەیان تێکەڵەیەک بوو یاخود ئاوێتەیەک بوو لە گۆرانی فۆلکلۆری کوردی لەگەڵ موزیکی جیهانی. پەیمانگای گۆتا کۆنسرتێکی مۆسیقای بۆ هەرێکە لە گروپی میزۆ 12 جاز لە کارگەی کللتوری لە شاری سلێمانی ساز کرد کە لە کۆنسرتەدا موزیکی فۆلکلۆری کوردی و جیهانی ئاوێتی یەکتری کرابوون و ئامادەبوانی کۆنسرتەکە سەرسام بوون بۆ پارچە موزیکانی کە لەلایەن ئەو دوو گروپەوە پێشکەشکران بە تایبەتیش بەشێکی زۆر لە موزیسیانەکان لە شنگالەوە هاتبوونە شاری سلێمانی. کاک حەسەن هەر دەربارەی کۆنسرتەکە و فستیڤالەکە زیاتر گرنگیتان ناوە بە چ جۆرە پارچە میوزیکێک؟ زیاتر گرنگیمان داوە بە تێکەڵاوی مۆسیقیەکان لە نێوان کەلتوری جیاواز بە تایبەتی لەگەڵ گەنجاندا. زۆر ئەو گەنجانە هاتیینە هەوڵیاندایە مۆسیقایەکان ئبداعی لە ناو بکەن. چۆن بوو کارگەی کەلتوری شاری سلێمانیتان هەڵبژار بۆ کۆنسرتەکە؟ کارگەی کەلتوریێکی لە باشترین هەماهەنگی لەگەڵ پەیمانگەی گۆتە. ئەوجا هەتا ئێستا بەردەوامین لەگەڵیان و بە خۆشحاڵیەوە بەتەمای لە داهاتوودا شکاریان لەگەڵ بکەین. پەیمانگەی گۆتە تا چەند بەلایەوە گرنگە ئەم جۆرە کۆنسرتانە بە تایبەت کۆنسرتی میوزیکی لە شارەکانی کوردستان ئەنجام بدات؟ یەکێک لە ئیشە سەرەکیەکانی پەیمانگەی گۆتە کاری کەلتوریە. ئەمەش مۆسیقا بە کاری کەلتوری گرنگ دادەنەین. لۆیە هەموو چەند مانگێک دەبینن کۆنسرتێکمان هەیە لە هەولێر لە سلێمانی پێشتەنگ مانگێک کۆنسرتمان هەبوو لە هەڵەبجە ئیشمان کرد لەسەری ئەوجا ئینشاڵڵاش بەردەوامین لەسەر ئەو کارانە. بەهێزم ژەنیاری ئامێری سەکسۆفۆنم و لیدەری گروپی 12 جازم. ئەمڕۆ 12 جاز لە درێژەی زنجیرە کۆنسرتەکەمان شاری سلێمانیمان هەڵبژارد پایتەختی ڕۆشنبیری ویستمان ئەم تێکەڵە جوانە بێنینە شاری سلێمانی. ئەو پارچە میوزیکانەی ئامادەتان کردو لەم کۆنسرتە پێشکەشی بکەن سەر بە میوزیک و کەلتوری چ ناوچەیەکە؟ کۆنسرتەکە ئێمە پێک دێ لە تێکەڵکردنی میوزیکی جاز لەگەڵ فۆلکلۆری خۆمان کە ئامانجی ئێمە ئەوەیە گۆرانیانەی کە زۆر دەمێکە لە بیرکراون ئێمە زندوی بکەینەوە بە تێکەڵکردن لەگە میوزیکی جاز بۆ ئەوەی هەم بتوانین ئێمە جاز پەرە پێ بدەین لەناو میوزیکی خۆماندا کە تا حدێک کاڵ بۆتەوە لێرە کاڵە میوزیکی جاز لێرە کاڵە خەڵک زۆر گوێی ناداتێ بەڵام ئێمە دێین بە تێکەڵکردنی میوزیکی کوردی کە کوردی خۆمان حەزی لە ئەستایلی کوردەکەیە ئێمە ئاشنای دەکەینەوە. ئایا هیچ کۆپڵە گۆرانیەک لەگەڵ میوزیکەکانە پێشکەشکرێت یاخود ئەم کۆنسرتە تەنها پێشکەشکردنی میوزیکە؟ بەڵێ چەند تراکێک لەناو پلەیلیستەکەمانە هەیە کە گۆرانی کوردین سۆڵۆی دەنگن سێ سۆڵۆی دەنگمان هەیە باقیتر هەمووی میوزیکە. بەسی میوزیکی جازە کرد کە بێگومان میوزیکێکی تایبەتە و هەنێک لە کەسەکان ئاشنان پێی تا چەند ئەو جۆرە میوزیکی جازە لەگەڵ لۆکیشنی کۆنسرتەکە تانایەتەوە یەکەگرێتەوە؟ بە بڕوای من میوزیک ئەگەر لەناو کۆشکا بێ یاخود لەسەر جادە بێ میوزیک هەر میوزیکە و جازیش پێویست ناکە لەگژوریبی لە هەموو شوێنێک دەتوانێت. ئێمە کارگەی کەلتوریمان هەڵبژارد چونکە شوێنێکی جوانە پێیمان باش بوو لێرە بەرهەمەکەمان پێشکەش بکەین.
أزواج دايما إج كوما ميرزو ميوزك شنغالي إيرو أم بشدار بونا وكا كوما ميرزو ميوزك باجار سليمانية كإيرو كونسرتا كما هبو أفدر فتجي بهاري كاريا محدي قوتي ألماني بو بريا قناتي وام سباسيوان جدكن كإيرو أفدر فتش ما وهفالت ما جروبا جاز دوانزدا هوليري را إيرو تشكرينا عمل في باجاري كونسرتا كي بيشكش بكن كوماك سترانت كرمانجي ترسانت دفرا شنغالي هروها چند سترانت سورانی که ادوی دورین سترانت رسن هاتنا پیشکش کرن و ام دل خوشن که درفت دوساش مرچید بن ام تینا باجار دوسا و ام يعني يكودو ناس كن وكا كوما جاز هوليري كايرو الفيدريا وهر خلقكي كام ناس بكن ام دل خوش بن وكيف خوش بن بهر درفتكي وسباسي هر كاسكت كن كايرو الفيدريا حاضر بوي ودل خوش بوي وام هيفيت كن هر دل خوش بن